الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه ومن تبعه بإحسان إلى يوم الدين. أما بعد، پێخۆشحاڵین ئەم جارە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێ لە بەرنامەی ئاسۆکانی هزر. بەرنامەی ئەم جارەمان بەناونیشانی بنەماکانی یاسادانانە لە فکری ئیسلامی. میوانی ئەم جارەی بەرنامە بەڕێزان دکتۆر سەباح بەرزەنجی لەگەڵ دکتۆر حوسێن محەممەد ئیبراهیم. وەکو تراوە مرۆڤ بنەوەرێکی کۆمەڵایەتیە، لەبەرەوە مرۆڤ لەناو کۆمەلگا لە دایک ئەبێ گەشە ئەکات، فێر ئەبێ، دواتر لەناو کۆمەلگا وەفات ئەکات. و بوونی کۆمەڵێک مرۆڤ لە یەک شوێنە پێویستیان بە یاسا ئەبێت بۆ ڕێخستنەوەی کاروباری ژیانیان، کەواتە یاسا بۆ مرۆڤ لازم و مەلزومە، یاسا بە بەردەوامی لەگەڵ مرۆڤایەتیە و یاسا بە چەند قۆناغێک لە دایک ئەبێت. ئەم یاسایە لە پەرلەمانە بە چەند قۆناغێک لە پێشەوە یاسا بە پرۆژە یاسایەک پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمانەکرێت، دواتر ئەدرێت بە چەند لیژنەیەکی مختص، پاشان خوێندنەوەی یەکەمی بۆ ئەکرێت و دواتر خوێندنەوەی دووەم و بە دەنگی زۆرینە ئەم یاسایە لە دایکە بێت. و بنەماکانی یاسادانان لە فکری ئیسلامی بریتین لە چەند بنەمایەک. یەکەمیان تحقیق العدل بین الناس، بەرپاکردنی دادگەری لەناو کۆمەلگا. دومینیان التەیسیر و ڕەفع الحەرج. سێمینیان التدرج في التشریع واتە قۆناغ بەندی. چوارەم بەرژەوەندی خەڵک. بینە سەر خاڵی یەکەم کە بریتیە لە تحقیق العدل بین الناس، واتە بەرپاکردنی دادگەری لەناو کۆمەلگا. ئایا بەرپاکردنی دادگەری لەناو کۆمەلگا تا چەند گرنگە؟ ئەگەر هات و کۆمەلگا دادگەری تێدا نەبوو، بەرپا نەبوو، ئایا کۆمەلگا تووشی گرفت و کێشە ئەبێت؟ دکتۆر سەباح. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. جنابت ئاماژەت بە زۆر شتی گرنگ کرد کە من ئەمەوێ بیکەم بە دەواازەیەک بۆ چوونە ناو باسەکە کە مەسەلەی تحقیقی عدل و دادگەریە لە ناو کۆمەلگادا. یەکەمینیان ضرورەتی بوونی یاسا. یاسا لەکوێوە بەهانەی بوون پەیدا دەکات، لەکوێوە ئەو پاساوە پەیدا دەکات کە ببێ هیچ کۆمەلگایەک بەبێ یاسا ناچێ بەڕێوە. گەر بچێ بەڕێوە ڕێگە ڕۆیشتنێکی زۆر ناسروشتی و لاسەنگ دەبێ. پاشان ئاماژەت کرد بۆ ئەوەی کە لە فکری ئیسلامیدا یاسادانان لەسەر چەند بنەمایەک دامەزراوە. یەکەمینیان بەدیهێنانی دادگەری لە ناو خەڵکە، پاشان ئاسانکاری، پاشان تحقیقی بەرژەوەندی، پاشان ئەم یاسایانە بە شێوەی پلەبەندی و بە قۆناغبەندی جیاواز دێنە ئاراوە. دوای ئەوە باسی دروستبوونی یاسات کرد، یاسا چۆن لە دایکە بێت. دیارە لە سیستەمی پەرلەمانەیە کە ئاخرین سیستەمی مرۆڤ کردە، یاساکان بە چەند قۆناغێکا تێپەڕن تا بن بە یاسا و بەرکارە بن لە ناو ژیانی سیاسی و کۆمەڵایەتیە. ئەوەی کە پەیوەندی بە دادگەریەوە هەبێ، لە ڕاستیە دادگەری فەلسەفەی ئەساسی ناردنی پێغەمبەرانە. وەکو خۆی پەروەردگارە فەرمێ لەقەد ئەرسەلنا ڕوسولەنا بالبەیینات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط. بەپێم ئاەتە پیرۆزە بێ دادگەری لەلایەکەوە ئامانجی سەرەکی ناردنی پێغەمبەرانە، لەلایەکەوە ئامانجی سەرەکی ئەحکامی کتابە، لەلایەکی تریشەوە ئەنجامی سەرەکی یاوەکو بڵێ مۆعەتای سەرەکی دروستبوونی ژیانی کۆمەڵایەتیە. یعنی ژیانی کۆمەڵایەتی بەرهەم و میوەی پێویست نابەخشێ ئەگەر دادگەری لە ئارادا نەبێت. دادگەری بە مەعنا فراوانەکەی تەنها دادگەری نییە لە کاتێکا دوو کەسی دژ بە یەک ئەچنە بەردەم دادگایەک لە بەردەم قازیەکە. ئەوە جوزئیەیەکە لە جوزئیاتی دادگەری کاتێک کە دەچەسپێ. دادگەری واتە ئیعتیدال و میانڕەوی لە هەموو لایەنەکانی ژیانە. دادگەری بەو معنایە ئەوەی کە مافی هەیە لەم ژیانەدا و لەم جیهانەدا بە مافی خۆی بگا، مافەکانی پێشێل نەکرێەوە. کاتێک کە چێژ لەو مافی خۆی وەرەگرێ، زیادە ڕەوی نەکا بەسەر کەسێکی ترە. یعنی بوونی دادگەری زامنی نەهێشتنی دوو دیاردەی خەتەرناکە. یەکێکیان دیاردەی زوڵمە، یەکیان دیاردەی فەسادە. کەواتە ناردنی پێغەمبەران لە بنەڕەتدا
بۆ ئەوەیە لە ناو ژیانی کۆمەڵایەتی خەڵکە نە فەساد هەبێ نە زوڵم، نە زیادەڕەوی هەبێ نە کەمڕەوی، نە ئەوە هەبێ خەڵکانێک لەو پەڕی تێریە ئینتەلا بکەن و تووشی نەخۆشی ببن و لە زۆرخۆری و پڕخۆریە لە ناوچن، نە خەڵکانێکیش لە برسێتی و لە نەبوونی نانە تیا بچن و لە برسا بمرن. کەواتە تەوازون ئەو ئامانجە سەرەکیەیە کە شریعەتی ئیسلام ڕەچاوی کردووە لە هەموو یاسا و ڕێساکانیدا. بۆیە هەر یاسایەک لە ڕوانگەی فکری ئیسلامیەوە لە ئیسلام سەرچاوی گرتبێ تحقیقی ئەو هەدەفەنەکە لە یاسا ئیسلامیەکە دەرەچێ و ئەگەر حقیقەتەن ئێمە بە پێی مەوازینی کتاب و سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم یاساکانمان هەڵگۆزین، ومێدی زۆر هەیە ئەگەر بە جوانی پراکتیزە بکرێ و بە جوانی تەطبیق بکرێ دادگەری لە ناو کۆمەڵگادا بەرجەستە ببێ. شەقی دومی پرسیارەکەمان بریتە لە ئەگەر هات و دادگەری غیابی هەبوو لە یاساکانە، ئایا ئەنجامەکەی چی ئەبێ لە ناو کۆمەلگا و بە بێگومان نەبوونی هاوسەنگی لە هەر بوارێکە، لە بواری سیاسیە، لە بواری کۆمەڵایەتیە، لە بواری ئابووریە کارەساتی لەیەکەوێتەوە. کاتێک کە خوای پەروەردگارە فەرمی ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس، کاتێک کە فەساد دروسە بێ لە ئەنجامی مامەڵە و ڕەفتاری مرۆڤەکان خۆیان و دروسە بێ، کاتێک کە لا ئەدەن، کاتێ لەو ڕێگا ڕاستەر لا ئەدەن، کاتێ لەو سیڕاتە المستەقیمە لا ئەدەن، کاتێ یاسانیە یا کاتێ یاساکەیە جێبەجێ نابێ، یا کاتێک یاسایەکەیە بەڵام تحقیقی بەرژەوەندی خەڵک ناکە. لە هەموو ئەو حاڵەتانەدا نەبوونی دادگەری ئەبێ بە مای کارەسات. کارەساتەکە تەنها لە خەڵکێک ناگرێتەوە، هەموو کۆمەلگا ئاگرێتەوە بەچینە سەرۆکان و بەچینە خواروەکانیش، بەڵام زیاتر ئەسەری لەسەر چینە و خواروەکانە. بۆیە دەبینی لە هەلومەرجی زوڵم و فەسادە چینی خوارەوەی خەڵک کە زیاتر متەزەڕیڕە بە خۆدا دێنە و ڕادەبن، دێنە مەیدان، دێنە سەر ساحەکە بۆ ڕاستکردنەوەی ترازوەکە. وەلەو کاتانەشا پێویستمان بە کەسانێکی مصلح و خێرخواز و ڕیفۆرم خوازەیە کە کەشتی ڕووداوەکان ڕێبەرایەتی بکەن و نەیەڵن کارەساتی گەورەی لێ بقەومێ. دێنە سەر بنەمای دووەم کە بریتە لە ئەتەیسیر و ڕەفع الحەرج، ئاسانکاری و لابردنی حەرج لەسەر مرۆڤەکان. ئەم بنەمایە تا چەند گرنگە بۆ بەرپاکردنی لە ناو کۆمەلگا بە تایبەتی بۆ چینی مرۆڤایەتی. بسم الله الرحمن الرحیم. وڵا پێشەوەی بچینە سەر ئەو بابەتە ئیزافەتەن بۆ قسەکانی کاکتۆر سەبارەت بە دادگەری و عەدالەت لە ئیسلامە. طبعاً وەکو جەنابیان فەرمووی لە هەموو کایەکانی ژیانە ئیسلام ئەوێ دادوەری بەرپا بکە بە مەعنا بە مەفهومە فراوانەکەی. يعني حتى لقسكردنا بخواي جورا أفرمي وإذا قلتم فاعدلوا، حتى لا بلين لأمانات إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل. أمدو أنا بيك وباسكا لقل عدالة باسيك يعني حتى لدجايتي لقنايتي لرقايتي خواي جورا هاني مسلمانا دا لو كاتا عادل بن ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا واتا إيوه تووشی ناعەدالەتی مەبن لە کاتێکا کە یەکێک بۆن منە ڕقتان لێتی یان ناخۆشی و ناڕێکی هەیە لە بەینتانە بەهۆی ئەو ناخۆشی و ڕق و کینایەتەکە لە بەینتانە هەیە عەدالەت نەنوێنن لە بەرامبەریان. حتى يعني لە هەموو شتێکا خوا گەورە فەرمێ اعدلوا هو أقرب للتقوى، يعني عادل بن چونکە ئەوە نزیکترە لە خواپەرستی و لە خواوە. و لە هەموو کایەکانە دەق و نصوصمان هەیە کە ئەبێ ئینسانی مسلمان بەو عەدالەتە بەو مەفهومە گشتیە عادل بێ و بە مەفهومی وەسەطی و یعنی ناوەندگیری لە شتەکانە بەم شێوەیە مامەڵە بکە. ئەمە وەکو تەواوکردنی هەندێ بابەت لەبارەی عەدالەتەوە. ئەگەر باسی تەیسیر و ئاسانکاری بکەین لە یاسا و تەشریعەکانی ئیسلامە، طبعاً ئیسلام خۆی هەر بۆ قازانجی بەشەریەت هاتووە، هەر بۆ ئاسانکاری ژیانی مرۆڤەکان هاتووە. بۆیە پەیامەکانی ئیسلام هەرگیز بە شێوەیەک نین کە
کارگرانی و کارقوستی بکەن بۆ مرۆڤەکان. دەیان دەق و ئایەت و فەرموودەمان هەیە لەبارەی تەیسیرەوە ئاسانکاری بۆ خەڵکەوە، یعنی خوای گەورە پەیام ئەنێرێ بۆ پێغەمبەر، بۆ مسلمانان، بۆ حاکم و دەسەڵاتداران کە ئاسانکاری بکەن بۆ خەڵک، تەیسیر بکەن بۆ خەڵک. خوای گەورە فەرمێ یورید الله بكم اليسر ولا يريد بكم العسر. فەرمێ يريد الله أن يخفف عنكم ما جعل عليكم من الدين من حرج في الدين من حرج ما يريد الله ليجعل عليكم من حرج. يعني خوای گەورە نایە بتان خاتە ئیحراجیەوە، حاڵەتی تەنگانە و تەنگەتاوە. دەیان دەقیتر دەیان فەرموودە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم عائشە فەرمێ ما خير بين أمرين إلا اختار أيسرهما ما لم يكن إثما. يعني پێغەمبەر صلی الله علیه و سلم اختیار نەکراوە لە بینی دوو یاسایە، دوو ئەمرە، دوو فەرمانە، دوو شتا، دوو ئیشا، ئیلان سوکەکانی هەڵبژاردووە ئەگەر گوناه نەبوو بێ. دەیان دەقمان هەیە حتا لە مەسەلە تەشریعیەکانە کە يعني هەوڵدراوە ئاسانکاری بکرێ. يعني لە عیباداتە خوای گەورە هەر کاتێ مسلمان تەنگەتاو ببێ، نەتوانە عیبادەتێک وەک خۆی لە کاتی خۆی لە شوێنی خۆی جێبەجێ بکە، سێرەکەی خوای گەورە تەیسیرەکە. يعني بۆ نمونە ئێستا تۆ کاتێک کە تۆ نازانی ناتوانی نوێژ بە پێوە بکەی، خوای گەورە ئەڵێ بە دانیشتنەوە بیکە، ناز ناتوانی بە دانیشتنەوە بیکەی، بە شێوەیەکی تر بیکە، لە ئاوت دەست ناکەوێت دەست نوێژ بگری، خوا ئاسانیەکە تەیەموم بکە. یعنی ڕۆژوو ناتوانی بیگرینە خۆشی مەیگرە، کاتێکی تر بیگرەوە، لە سەفەری مەیگرە، نوێژ کورتکەرەوە. یعنی ئەمانە هەمووی مەظاهری تەیسیرن لە عیبادات. ئەگەر لە معاملاتە سیر بکەین، سیرەکەی خوای گەورە لە مەسەلەی نکاح و مەسەلەی تەلاق و لە ئەحکامی ئوسرە سیرەکەی سەدان ئەحکامی جوانمان هەیە، تەشریعاتی تەیسیری و ئاسانکاریمان هەیە. مەسەلەی تەلاق یەکێکە لە ئاسانکاری بۆ مرۆڤەکان، مەسەلەی نکاح و بینینی ئافرەت و کۆمەڵە شتمان هەیە کە ئەمانە ئاسانکارین بۆ ئینسانەکان. یعنی حتا خولع کە ئافرەتان ئەتوانن لەگەڵ مێردەکانیان بیکەن، ئەمە مەظاهری تەیسیرە. حتا لە عقوباتە خوای گەورە ئەگەر بڵین لە نظامی عقوباتە سیر بکەین، لەو یاسانەی کە تەشریع کراون لە مەجالی عقوباتە سیرەکەین، يعني پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ادرأوا الحدود بالشبهات. ئەمە یەکێکە لە مەظاهری تەیسیر، يعني ئاسانکاری. يعني ئەگەر شوبهەیەک لە ئەدنا جێبەجێکردنی ئەدنا حەددا هەبێ لەسەر یەکێکە متهەمە تاوانبارە بە گوناهە، یەک شوبهە هەبێ نابێ ئەو حکمە جێبەجێ بکرێ. چەندین حاڵەتی ترمانێ. بۆیە فقەها سیرەکەی لەم کتێبە ئوسولی و کتێبە فقهیەکانە چەندین یاسا و قاعیدەی جوان جوانیان داڕشتووە و هەڵێنجاوە لە فقهی ئیسلامیە، لە تەشریعی ئیسلامیە، لە مەجالی تەیسیرە، مەجالی ئاسانکاریە. يعني بۆ نمونە قاعیدەیەکی زێڕینمان هەیە لە مەجالی قاعیدەیەکی فقهیمان هەیە کە ئەفەرمێ المەشەقەة تجلب التەیسیر. يعني هەر حکمێک، هەر جێبەجێکردنی یاسایەکی ئیسلامی، تەشریعێکی ئیسلامی کە گەیشتە حەدی مەشەقەت، ئەو مەشەقەتەی کە بە شروطی خۆی و بە مەرجەکانی خۆی وا ئەکا کە ئاسانکاری بکرێ. ئەم یاسایە دەیان یاسای تری لێ بۆتەوە و دەیان ئەحکامی فقهی لەسەر بیناکراوە. بۆیە ئەتوانین بڵین شریعەتی ئیسلامی شریعەتێکی نەرمونیانە، مەرینە، ئاسانە بۆ مرۆڤەکان و ئامانجی سەرەکیش تایە ئاسانکاریە بۆ مرۆڤەکان کە بەیەکەوە هەڵکەن، بەیەکەوە بژین، یەکتر ئەزیێت نەدەن و ئاسانکاری بۆ یەکتر بکەن. ڕاستە یاسا خۆی لە ئەسڵا بۆ خزمەتکردنی مرۆڤایەتی هاتووە و کار ئاسانی بۆ مرۆڤەکان بکات. بەڵام ئەگەر سەرنجێک بدەین لە مشەڕعی عێراقی سێرەکەین پێچەوانەکەی ئەمە ڕاستە. ئەویش مشەڕعی عێراقی کۆمەڵێک کۆسپوتەگەرەی داناوە کە باری سەرشانی هاوڵاتی عێراقی قورسەکات. لە یاسای باری کەسێتیە سێرەکەین ئەو کەسانی کە زەواج لە دەرەوەی دادگا ئەکەن، ئەمە بە تاوانی ئەزانێت و محاسبە ئەکرێت و ئەو کوڕ و کچەکە تازە چوونەتە ژیانی هاوسەرەتیوە سەرەکەین محکەمە داوایان ئەکات و ئیجراعاتیان بەرامبەر ئەکات. ئەنی وایان لێکات ئەو ژیانە خۆشە تازە کە دەست پێکراوە لە ڕێگەی محکەمە بەرن بەسەرەوە. ئەکرا مشەڕعی عێراقی کار ئاسانی بۆ هاوڵاتی خۆی بکردایە، ئەویش بە پرۆژەیەک پارساڵ یان 2 ساڵ لەمە بەربوو پێشکەش پەرلەمان کرا. پرۆژەکە بە ناوی المەئذون الشەرعی. لە ڕێگەی ئەو پرۆژەوە ئەکرا کۆمەڵێک کەس یان مامۆستای ئاینی
مۆڵەتی ئەویان بدرێتێ کە بە شێوەیەکی ڕسمی عەقدی زەواج تۆمار بکەن. ئەمە دوو قازانجی هەبوو. ئەگەر بەهاتایەت و مشرعی عێراقی بەرپای ئەم پرۆژەیە بکردایەت، قازانجی یەکەم ئەوەیە کە زەختێکی گەورە لەسەر دادگاکان کەم ئەبێتەوە، چونکە ئێمە ئەزانین محکەمە کێشەی زۆرە، هاوڵاتیەکی زۆر ڕوەکاتە محکەمە و کێشەکانیان ئەبنە ناو دادگا. ئەگەر بێت و لە ڕێگەی ئەم مەدونی شەرعیەوە حتمەن بە ئۆتۆماتیکی ژمارەی داواکان کەم ئەبێتەوە لە بواری کەسێتیە و خاڵێکی تریش کار ئاسانی بۆ خەڵکەکات کە خەڵکێک نەڕۆن بۆ محکەمە لە شوێنتر ئەم عەقدە زەواجە بکەن و عەقدەکە معتەبەر بێت. لە حاڵاتی هینی ژوور ئەبینەوە کە پێ ئەوترێت تاوان، چونکە مشەڕع ئەم مادەی بە تاوان ناساندووە. ینی بۆچی من ئەمە دیاردەیە کە لەناو کۆمەلگایە بەرپا کراوە و لەناو کۆمەلگایە تا ڕادەیەک خەڵک ینی فێری ئەمە بۆ عورفێکی لازمی مجتەمەعە. مشتەڕع ئەبوایە ینی مسایرەی ئەم حاڵەتەی بکردایە، نەمەنعی بکردایەت، چونکە مەنعەکە ئەمە ئیکاتە جەریمە و خەڵک محاسەبەکە و خەڵک غرامە ئەکات. ئەگەر مسایرەی بکردایەت ئەو قازانجەی هەبوو، کار ئاسانی بۆ هاوڵاتی خۆی ئەکرد و ڕەچاوی تەیسیر و ڕەفعی حەرەجی بکردایە باشتر بوو. ئەمە لە خاڵێکی تریش مشەڕعی عێراقی بەداخەوە لە قانونی ئوسوڵی محاکەماتی جەزایی ئەگەر بین و سەرنج بدەین، ڕاستە لە مادەی سێ ئەم قانونە کۆمەڵێک جەرائم هەن ئەگەر بێت و شکات کرد ئەو کەسێک کە تاوانی بەرامبەر کراوە ئەگەر بێت و تەنازل بکات و خۆش بێت لە تەرەفی مقابل، کەیسەکە ڕاستە خۆ دائەخرێت. ئەمە کار ئاسانیە بۆ هاوڵاتی و کەیسەکان زوو دائەخرێن. بەڵام کێشەکە لەوەیە ئەو مادانەی کە ئەو مادەسێ کۆمەڵێکی کەم لە تاوان ئەگرێتەوە. ئەویش 400 مادەی 413 415 432 لەگەڵ چەند مادەیەکی هاوشێوەی ئەمانە. ئەگەر بەهاتایە مشەڕع ئەم مادانەی زیاتر بکردایە، ئێمە لە کۆمەڵێکی کێشە نەجاتمان ئەبوو. ئەویش ئەوەیە ئەم کێشانە بە شێوەیەکی خێرا لە دادگایەک لابووەوە لە هەمان کاتە پێویستی نەئەکرد ئەو کەسێک کە لە داواکە خۆش بووە دیسانەوە بێتەوە بەردەم حاکم، دیسانەوە متهمیش بێتە بەردەم حاکم، دواتر ئەم داوایە دابخرێت. و ئێمە ئاواتەخوازین مشەڕعی عێراقی ئاوڕێک بداتەوە کار ئاسانی بکات کە ڕەفعی حەرەج لەسەر هاوڵاتی خۆی بکات، لەبەرەوە هاوڵاتی ئەبێ دەوڵەت بەرامبەر هاوڵاتی خۆی دەبێت ڕێز لە هاوڵاتی خۆی بگرێت و ڕەفعی حەرەج و تەیسیر لەسەر هاوڵاتی ئەمە ئەرکی دەوڵەتە، ئەبێ ڕەچاوی ئەمە بکات و کار ئاسانی بە هاوڵاتی خۆی بکات، نەک پێچەوانەکەی کە ئێستا حاڵی حاضر بەرپا کراوە. ئەوەی من تێئەگەم لەم قسەی جەنابەت کە ئێمە وەکو نظامی تەشریع لە ئیسلامە مجموعەیە ڕێنما، مجموعەیەک چرای ڕێمان هەیە کە لە هەموو هەلومەرجێکە، هەلومەرجی کات و شوێنی جیاواز یاسادانەر ئەتوانێت سوودی تەواویان لێ وەربگرێ. بۆ نمونە جەنابەت نمونەت هێنایەوە بە هەندێک ئاسانکاری کە لە قانونی ئوسوڵی محاکەماتە هەیە. مشەڕعی عێراقی ئیستیفادەی لەو مەبدەئی تەیسیرە کردووە کە شەریعەتی ئیسلام دای دەمەزرێنێ، بەڵام بە شێوەیەکی ئەکرێت فراوان نەبووە. ئەمجا لە لایەکی ترەوە تەماشاکەی لە هەندێک قوانینە کۆتوبەندی زیاد کردووە لەسەر هاوڵاتی، شرایطی شەکلی، شروعی شەکلی زۆر کردووە. ئەسڵەن ئیسلام ئەگەر بەراوردی کەی بە سیستەمە تەشریعەکانی پێشخۆی زۆر بەرەو ئەوە چووە کە شروتە شەکلەکان کەم کاتەوە، شروتی مەوزوعی بێنێتە مەیدان. بۆ نمونە لە سەردەمی ڕۆمانەکانە ئەگەر کەسێک بیویستایە پارچە زەویە بفرۆشێ، ئەوە لە مەجلیسی عەقدەکان نمونەی خاکی زەویەکەی پێ بوایە، نمونەی ئەو پارچە زەویە نمونەی خاکەکەی پێ بوایە. بەڵام تەماشاکەی ئیسلام ئەمەی لا بردووە، ئەڵێ تەنها ئیجاب و قبول، بوونی شاهید، شروطی عاقیدەین متەوەفر بێ هەبێ، ئەرکانی عەقدەکە هەبێ، ئیتر پێویستمان بۆ شروطە شەکلیانە نییە. لە مەسەلەی زەواجە شروطی ئەساسی چییە؟ شەمووی شروطی مەوزوعین کە شریعەتی ئیسلام تەکیدی لەسەرەکە، بەڵام شەرتە شەکلەکان ئەوە هێشتوێتەوە بۆ عورف. جاری وایە مشەڕع یەت مەسەلەکە زۆر بە تو نەگرێ، ئەویش مشەڕع چاو لە
ئامار و داتاکانی ناو کۆمەلگای خۆیەکە. بۆیە لە دایکبوونی یاسا عملیەیەکی تا ئەندازەیە معقد و تا ئەندازەیە قۆناغبند و تا ئەندازەیەک دقیقە. هەندێک یاسای بنەڕەتی و ئەساسی هەیە لە ژیانی تاکە خەڵکە، بۆ نمونە قانونی مەدەنی عراقی لەو کاتەوە کە دانراوە پێم وایە کە لە تۆکمەترین قوانین کە لە بەتایبەتی لەم وڵاتانە کە هەبێ، لەبەرەوەی مەجموعەیەکی گەورەی وەکو سنهوری و منیر القاضی و مەجموعەیە لە کەڵە زاناکانی یاسا دایانناوە. پێویستی بەو تعدیلاتە نییە کە لە یاسایەکی تراکرێ. بۆیە ئێمە ئەبێ ئاگاداری ئەوە بین ئەمە بکەین بە بناغەیەکی ئەساسی لە پرۆسەی یاسادانانە کە بنەماکانی فقی ئیسلامی کە ئێستا وەکو سەرچاوەیەک لە سەرچاوەکانی تەشێڕە چاوەکرێ ببێ بە یەکەمین سەرچاوە. من ناڵێم تاقە سەرچاوە، بەڵام ببێ بە یەکەمین سەرچاوە تەماشا دەکەی لە هەر لایەکەوە بۆی بڕۆی. فقی ئیسلامی سەباق لە هەر لایەکەوە بۆی بڕۆی. فقی ئیسلامی توانیوێتی گرێکۆڵەی کۆمەڵگاکان بکاتەوە. بەڵام دیارە ئەو جیاوازیانش کە لە فقی ئیسلامیە هەیە ئەمەش مەجالێکی کردوێتەوە بۆ مانۆڕ، مەجالێکی کردوێتەوە بۆ مرونەتی یاسادانەر کە بێت کامیان مولائیمترە لە هەلو مەرجە جیاوازەکانە ئەوە بێنێتە ئاراوە بە پێی ئەو بنەمایانەی کە جەنابەت باست کرد. بەدەر لەوەش یعنی حتا لەم یاسای عقوباتە کە تۆ ئاماژەت پێدا لە ئیسلامە، یعنی ئەوەندە سادەی کردوتەوانێ، یعنی ئێستا بۆ نمونە لە مەسەرەی دزیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یعنی کاتێک کە دزیەکیان یەکێک دزی کردو هێناوێنتە بەردەمی، یەکێ شەفاعەتی بۆ کردی بێ پێغەمبەر صلی الله علیه و سلم بوتی بۆ پێش ئەوەی کە بێتە بەردەم من ئەوەت نەکرد، یعنی لێی خۆش بووی. یەکێک بۆ نمونە خەریک بوون دەستی ببڕن لە عکریمەی کوڕی ئەبوو جەهل، یەکێ دزی لێ کردبوو، ئیتر کە قایم بوو هاتە بەردەم قازی و هاتە بەردەم پێغەمبەر صلی الله علیه و سلم، پێغەمبەر صلی الله علیه و سلم تەنفیزی حکمەکەی کرد. ئیتر ئەوتی کاکە من لێی خۆشە بم دەستی مەبڕن. پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆچی پێش ئەوەی بێتە بەردەم من ئەو قسەیەت نەکرد؟ یعنی ئەگەر حکمێکدا حتا لە فقه لە فقی ئیسلامیە هەر عقوبەیەکی مالی مەدەنی پێشەوەی بێتە بەردەم حاکم کە لە بینی خۆیانە ڕێک بکەون، ئیتر پێویست ناکە قازی قسەی تیا ناکە، هیچ ئیجراعاتێکی یاساییش ناکە. حتا لە گەورەترین عقوبە قەتڵ، مەسەلەی قەتڵ یعنی ئەگەر بۆ نمونەکە خاوەن کوژراوەکە خۆش بوو لە خاوەن ماڵەکە ئەتوانێ بڵێ کاکە من لێی خۆش بووم. ئەگەر بڵین حتا لە دیەکەش ئەتوانێ خۆش بێ، ئەگەر حقوقی هەتی و خەڵکی تری بەملەوە نەبێ ئەکرێ لە دیەکەش خۆش بێ، نەک هەر لە قیساس و تۆڵە سەنەوەکە. بۆیە پێشەوەی بگاتە بەردەم قازی و بەردەم حاکم و ئەکرێ خەڵک لە نێوان خۆیانە ئەم کێشانە حەلکە، نەگاتە مەحاکیم و نەگاتە یاسا و محکەمەکان. سەبارەت بە کێشەکانی قەتل ڕاستە شریعەتی ئیسلامی ینی نەرمیەکی زۆری نواندووە لە تەیسیرە. ئەویش ئەگەر هاتوو ینی ئەو کەسەی کە کەسی کوژرا و خاوەن کەسی کوژرا و ئەگەر هاتوو خۆش بوون ینی کەیسەکە دائەخرێت، بە ئاسانی دائەخرێت و عەفە الله عەما سەلەف. بەڵام لە مەحاکم لای خۆمان سیرەکەین دادگاکان گیریان خواردووە بەدەست کێشەکانی قەتلەوە، بە تایبەتی ئەوانەی کە بە پێی مادەی 406 و 405 قانون عقوباتی عێراقیە. زۆر جار خاوەن حەق پێڵێن داواکار بە مافی کەسێتی خۆش بووە، ینی سەرەرایەوە کە خۆش بووە سیرەکەی کەسوکاری هەر هەمویانیان، دواتریش متهم هەر ئیحالە ئابێت و بۆ محکەمەی مختص لە جینایەتیش ینی محاکەمە ئەکرێت. ئەمە ینی ئەمەش بەڕاستی ئەمەش ئەگەر بێت و ینی ڕەچاوی ئەو مەبدەئە بکرێت کە مەبدەئی تەیسیر و حەرەجە وەکو لە فقی ئیسلامیە هاتووە، بەڕاستی ئەمەش باری دادگاکان سووکەکاتەوە و قازانجی هەردوو لایەنی کێشەکەی هەیە. بەڕێزان پاش ناوەبڕێک و دەگەڕێن وڵاتان. بۆ بنیادنانی فیکرێکی ڕەسەن و میانڕۆ، بۆ ئاشنابوون بە میتۆدێکی زانستی پەیوەست بە هەڵسوکەوت لەگەڵ کەلەپوری ئیسلامی، بۆ شارەزابوون لە دیاردەی ژیاری و کللتوریە هاوچەرخەکان و گەڵاڵەکردنی تێڕوانینێکی دروست، سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری.
لە میانی کتێب و بڵاوکراوەکانیەوە هەوڵەدات بۆ دووبارە هێنانە گۆی دەقە پیرۆزەکان و چۆنیەتی دابەزاندنیان لە بوارە جیاجەکانی ژیانی گشتیدا. سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری، هەوڵی ڕەخساندنی کەشوهەوای گونجاوەدات بۆ بەکاربوونی عەقڵ و بیر و ڕانانی هزری. لەم پێناوەشدا هەردوو سەرچاوی قورئانی پیرۆز و فەرموودەی بەرز بە بەکارهێنانی هۆکارە زانستیە ئیسلامی و کۆمەڵایەتی و سروشتەکان ئاکاتە بنەما سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری. لە ئێستادا دەیان ناونیشانی جیاجە لە بڵاوکراوەکانی سەنتەری زەهاوی لە کتێبخانەکاندا بە هەردوو زمانی کوردی و عەرەبی دەسەکەوێت. بسم الله دووبارە ئەگەڕێنەوە لاتان. بنەمای سێم کە پێویستە ڕەچاو بکرێت لە کاتی تەشریعکردنی هەر یاسایەک ئەویش بریتێ لە تەدەڕج في التەشریع واتە قۆناغبەندی. ئەگەر سەرنجێک بدەین لەو دیاردانەی کە ئیسلام هاتووە معالەجەی کردووە و پێویستی بە تەدەڕج بووە، وەکو دیاردەی قەدەغەکردنی مەی خواردنەوە، دیاردەی نێشتنی کۆیلایەتی و دیاردەی کوشتنی منداڵ. لەبەرەوە ئەم دیاردانە بە قوڵایی لە ناو مجتەمع بەربڵاو بووە. ئیسلام نەهات بە شێوەیەکی ڕاستەوخۆ و کتوپڕ ئەم دیاردانە قەدەغە بکات. هات ڕەچاوی کرد، ڕەچاوی قۆناغبەندی کرد. بۆ قەدەغەکردنی مەی خواردنەوە بە چەند قۆناغێک ئاەت هاتە خوارەوە، ئاەتی پیرۆز هاتە خوارەوە، دواتر بە شێوەیەکی یەکجاری مەی خواردنەوەی قەدەغە کرد. هەروەها بۆ نوێشتنی دیاردەی کۆیلایەتی لە ناو کۆمەڵگا چەند ڕێگایەکی گردە بەر. یەکەمین سەرچاوەکانی کۆیلایەتی وشک کردەوە، دووەم مرۆڤی مسلمان ئەگەر هات و تاوانێکی کرد کەفارەتی ئەو تاوانە لە هەندێک حاڵەت بەوە ئەبێت کە کۆیلەیەک ئازاد بکرێت. نمونەی سێیەم کە بریتێ لە قەتلی منداڵ، ئەم دیاردەیەش لەبەرەوە لە ناو عەرەبی ئەو کاتە زۆر بەرپا بوو و شانازیان بەوە ئەکرد کە مناڵ بکوژن، بە تایبەتی ڕەگەزی مێینە. ئیسلام هات بە چەند قۆناغێک ئەم دیاردەیەی نەهێشت. یەکەم حاڵەت هات ئەم دیاردەیەی بە شێوازێکی زۆر قێزەون پیشانی خەڵکیە، بە چەند ئاەتێک خوای تەبارەک و تەعالا وای کرد ئەم دیاردەیە لە بەرچاوی خەڵک قێزەون بێت. دواتر ئاەت هاتە خوارەوە سەبەبی ئەوەی ڕوون کردەوە کە خەڵک بۆچی ئەمە بەرپا ئەکەن لە ناو کۆمەڵگا. خەڵک ئەترسا لە وەدەستهێنانی بژێوی بۆ بەخێوکردنی منداڵ. خوای تەبارەک و تەعالا پەردەی لەسەر ئەوەی لادا کە ژیانی ئێوە و منداڵەکانتان وەکو ڕزق لەسەر منە و من ئێوە ڕزق ئەدەم. لە مەرحەلە و قۆناغی کۆتاییە خوای تەبارەک و تەعالا بە شێوەیەکی یەکجاری ئەم دیاردەیەی قەدەغە کرد و لە ناو مسلمانانە حرامی کرد. کەواتە تەدەڕج لە کاتی تەشریعکردنی هەر یاسایەک لە ئیسلامە ڕەچاو کراوە و سوودی ئەوەی هەیە ئەم تەدەڕجە کۆمەڵگا وردە وردە ئەم گۆڕانکاریە قبوڵ دەکات. ئەگەر بێت و ئەم دیاردانە بە شێوەیەکی تەدەڕج نەبێت، زۆرجار حاڵەتی عەکسی یەتەکایەوە. نمونەشمان لەسەر ئەوە قەدەغەکردنی مەی خواردنەوەیە لە ناوەڕاستی سەدەی ڕابردووە لە ئەمریکا. ئەمریکا تەشریعێکی پەسەند کرد کە مەی خواردنەوە قەدەغەیە بەبێ ڕەچاوکردنی ئەو قۆناغبەندیە کە لە ئیسلامە ئەو حاڵەتەی ڕەچاو کرده بوو. لە ئەنجامی ئەوەی کە بڕیارەکە پەسەند کرا و یان بوو بە تەشریع، سەیرەکەین دیاردەکە بە شێوەیەکی ترسناک بڵاو بووەوە. خەڵک ئامادە بوو پارەیەکی زۆرتر بدات لە جارانی بۆ کڕینی مەی بۆی دەستی کەوێت و بیخواتەوە. کەواتە ڕەچاونەکردنی قۆناغبەندی هەندێک جار عەکسەکەی یەتەکایەوە. ئەمریکا لەبەرەوە تووشی ئەو حاڵەتە بوو سوودی وەرگرت کە ئەم حاڵەتە دووبارە نەبێتەوە. ئەویش بۆچی؟ بۆ داهاتوو کاتێک ویستی لێدانی ئافرەت قەدەغە بکات،
نهات وەکو جاری پێشوو بە یەک یاسا و بە یەک قۆناغ ئەم حاڵەتە ئەم دیاردەیە قەدەغە بکات. هات بە چەند قۆناغێک. قۆناغی یەکەم لە ڕێگەی تەلەڤیزیۆنەوە، لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکانەوە ئەوەی ڕوون کردەوە بۆ خەڵکی کە ئافرەتیش مرۆڤێکە، ئەم مرۆڤە ئەبێ ڕێزی لێبگیرێت. دواتر لە ڕێگەی منەظەماتی مجتەمەعی مەدەنیەوە ئەم دیاردەیەی لێدانی ئافرەت ئەوانیش ڕۆڵێکی گەورەیان هەبوو کە ئەم دیاردەیەکی ناشرینە و نابێت تەقەبول بکرێت. کۆی پرۆسەکە تقریباً 15 ساڵی خایاند. لە دوای تێپەڕبوونی 15 ساڵ پاشان یاسایەکی دەرهێنا کە لێدانی ئافرەت قەدەغەیە و هەر کەسێک دەستدرێژی بکاتە سەر ئافرەتە بە خێزانی بێت، با مناڵی خۆشی بێت، با کەسێکی نزیکی خۆشی بێت، یاسا محاسبەیەکات. کەواتە بۆ دووبارە نەبوونەوەی هەڵەکانی خۆی ئەمریکا سوودی لە قۆناغبەندی وەرگرت کە لە ئیسلامە ڕەچاو کرابوو. لای خۆشمان چەند ساڵێک لەمەوبەر یاسایەک دەرچوو بۆ سزادانی ئەو کەسانی کە پشتێنی سەلامەتی نابەستن لە کاتی لێخوڕینی ئۆتۆمبیل. بەڵام کێشەکە لەوەیە بوو ڕەچاوی قۆناغبەندیەکەی نەکردی. ئەم یاسایە هەر لە سەرەتاوە هاتووتی کەسی شۆفێر لەگەڵ کەسی سەکن لەگەڵ ئەو کەسانی کە لە دواوە دائەنیشن ئەبێ ملزەبن بە بەستنی پشتێنی سەلامەتی. دوای بیریان کەوتەوە کە زۆربەی سیارەکان کە مۆدێلکەونن ریزی دواوەی پشتێنی سەلامەتی تیان نییە. یعنی ئەم یاسایە هەر جێبەجێکردنەکەی مستەحیلە. سەرە لای ئەوە زۆربەی شۆفێران بڕوایان بە بەستنی ئەو پشتێنی سەلامەتیە نییە. من چۆن ئەتوانم سەکنەکە و ئەوانەی دواوە ملزەم کەم؟ ئەبوایە ئەم یاسایە بە چەند قۆناغێک باتایە. قۆناغی یەکەم ئیلزامکردنی شۆفێر بە بەستنی پشتێنی سەلامەتی. ئەویش بەچی؟ کۆمەڵێکی ڕێکلام لە دوای یەکتر کە پشتێنی سەلامەتی فعلەن ئەمە سوودی هەیە بۆ مرۆڤەکان و سایق ئەپارێزێت لە حاڵەتی دەعم و هەڕووداوێکی نەخوازراو و ئەم پشتێنی سەلامەتیە شەریکە هەروە دروستی نەکردووە. شەریکە ئایا دێت کۆمەڵێک شت لە سیارەیە دروستەکات بەبێ قازدان نەخێر. پاشان ئەبوایە بە قۆناغی دووەم سەکنی ملزەم کردایەت کە ئەم پشتێنی سەلامەتیە ببەسێت. دوای مەرحەلەیەکی تر اینجا ئەوانەی کە لە دواوەن ملزەم بن بە بەستنی پشتێنی سەلامەتی. لەبەرەوە یاساکە کە لە پێشەوە کە دەرچوو حاڵەتەکەی فراوان بوو بە کوتوپڕی ئەیویست ئەمانە هەمویان ملزەم کات بە جێبەجێکردنی ئەو قەرارە سیرمان کرد کە لە واقعە خۆشیان ینی اعترافیان بەوە کرد کە ئەمە مەبەستەکەی نەپێکا و ینی کەوتنە هەڵەکەش ئەوەیە کە ڕەچاونەکردنی ڕیز ینی قۆناغبەندی لە چارەسەرکردنی کێشەکان ئەمە مەطلەبێکی شەرعیە. شەرع لە کاتی دەرچوونی هەر یاسایەک ئەمە ڕەچاو کردووە بە تایبەتی بۆ ئەو کێشانە بۆ ئەو دیاردانە کە پێویستیان بە مەراحلە بۆ چارەسەرکردنی کێشەکان. إضافة بۆ ئەو قسەی جەنابێت إضافة بۆ ئەو قسەیە طبعا لە شریعەتی ئیسلامیە يعني یاساکان دوو ڕەهەندی هەن. ڕەهەندێکی قیامەتی ینی دواڕۆژی، ڕەهەندێکی دنیایی. هەموو یاسایە کە لە شریعەتی ئیسلامیەوە دەرئەچێت ڕەهەندە دنیایەکەی ئەوەیە یان عقوبەیەکی دنیایی لەسرە یاخو ئەگەر سزا بێ یان پاداشتێکی دنیایی لەسرە ئەگەر داواکاری جێبەجێکردن بێ. ئیتر جایان بە شێوەیەکی توندە یان بە شێوەیەکی هاندانە یان بە هەر شێوەیە کە ئەتوانین بڵین واجب و مەکروه مەندوب و حرام و مەکروه و مباح و بەم شێوەیە. لە قیامەتیشا هەموو یاساکان هەموو تەشریعەکان ڕەبتێکیان هەیە بە قیامەتەوە. بۆیە مرۆڤەکان کاتێک کە تاوانێک ئەنجامەدەن ڕەهەندە قیامەتیەکەی لە لای موسڵمان زۆر بەرجەستەترە. کەسێک کە ئیلتیزامی هەبێ بە ئیسلامەوە زۆر خۆی ئەپارێزە لە ئەنجامدانی تاوانێک، چونکە نەک لەبەر ئەوەی مخالفەی یاسایە، لەبەر ئەوەی کە لە قیامەتە تووشی سزا ئەبێ. بۆیە ئینسانی موسڵمان دائیمە ملتەزیمترە بە یاساکانەوە. یعنی ئەگەر بڵین یعنی ئەم ڕەهەندە زۆر بەهێزترە لە مەسەلەی ینی ئەو تەدەڕوجەی کە ئەو پێشوەختیانەی کە بۆ یاسایەک ئەکرێ،
لەگەڵ ئەو ینی ئەو شتانەی کە پێویستە بۆ تەطبیقکردنی یاسایەک ئەنجام بدرێ ئیسلام لەوە ئەوەی تێپەڕاندووە هەموو یاسایە کە دەری ئەکا ئەو دوو ڕەهەندەی هەیە بۆیە کەسێکی مسلمان کە لە شوێنێکە دزیەکی بۆ هەڵکەوێ بۆ نمونە کەسێکی مولتەزیم کە کەسیش پێی نەزانێ یاساش پێی نەزانێ ئەم کەسە ناچێت ئەو تاوانە بکات چونکە بۆ لایەنە معنەویەکەی پاڵنەرێکی بەهێزە بۆ تەطبیقی یاسا کە ئەمە ئەیپارێزە لە ئەنجامدانی تاوانەکان بۆیە یاساکانی ئیسلام یعنی لە مەسەلەی عارەقا بۆ نمونە یعنی هەر تەنها ئەوە نییە تۆ بچی عارەق حرام بکەی ئیسلام نەهاتۆ هەر یەکسەر بێ عارەق حرام کە جارە یەکەم کە تاکێکی مسلمان ئەبێ بەرهەم بێ مولتەزیم لەناو کۆمەڵگایە کە بە هەموو شاعیرەکانی ئیسلامە و مولتەزیم بێ و هەروەک کۆمەڵگایەک پەروەردە ببێ کە ئەو کۆمەڵگا هەمویان وابەستەی یاسا و شریعەتی ئیسلام ئەنجا هەیەت عارەق حرامەکە ئەگەر تۆ ڕاستەوخۆ بێ عارەق حرامکەی لە هەر کۆمەڵگایەکە کە ئیلتیزامی نێ بە ئیسلام و بە یاساکانی ئیسلام و حتمما نەتیجەکەی وەکو ئەو نەتیجەیە بێ کە لە ئەمریکا ڕوویداوە من وێڕای تەئید و پشتگیری لەو بۆچوونانە ئەمەوێ ئاماژە بکەم بۆ لایەنێکی زۆر گرنگ لە تەشریعی ئیسلامیە ئەویش لایەنی پەروەردەییە کە دکتۆر حسێن ئاماژەی بۆ کرد کە بۆعدەکە تەنها بۆعدێکی دنیایی نییە بۆعدێکی ئاخیرەتی و دواڕۆژێکی پێوە یعنی بۆ تحقیقی دادگەری بۆ بەختەوەری مرۆڤ بۆ دروستکردنی کۆمەڵگایەکی تەندروست تەنها بوونی یاسا کافی نییە بوونی یاسا لازمە بەڵام کافی نییە پێویستە بەڵام بەس نییە لە پاڵ یاسادا ئەبێ ئێمە مەجموعەیەک دەستگای پەروەردەییمان هەبێ چونکە لە ناو هەموو سیفەتەکانە خوای پەروەردگار زۆر جەخت دەکاتەوە لەسەر سیفەتی پەروەردەگاری خۆی کە فەرمێ الحەمدولله رب العالمین یعنی خوا بۆیە شایستەی هەموو سوپاس و ستایشەکە چونکە مرۆڤەکان و جیهانیان پەروەردە ئەکا پەروەردەکردنیش یعنی بارهێنانی ئینسانەکان بە شێوەیەکی قۆناغبەند بە شێوەی وردە وردە نەکت و پڕ و بەڕەچاوکردنی هەموو پێداویستیەکانی ئەم مرۆڤە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی عەقلیەوە لە ڕووی جەستەییەوە لە ڕووی هەموو ڕەهەندە شاراوە و دیارەکانی ئەم مەوجودە ئینسانیەوە کە هەیە بۆیە کاتێک کە سەیری سیستمی تەشریعەکەی لە ئیسلامە سیستمی تەشریع وەکو کولێکی متەکامیل وایە یعنی وەکو چۆن دەستگایەک مەسەلەن کۆمپیوتەرێک ئەگەر بەشێکی نوقسان بێ وەکو پێویست ئیش ناکە وەکو پێویست نەتیجە نادا بەدەستەوە یا کارەکەی خاوە یا وەکو بەعزێ لە بەرنامەکانی ئیش ناکەن ئەگەر سیستەمی پەروەردەییەکە نەبەسی بە سیستەمە سیاسیەکەوە ئەو دوانە نەبەسی بە سیستەمە ئابوووریەکەوە سیستەمە ئابوووریەکە نەبەسی بە سیستەمە تەشریعەکەوە تەماشاکەی ئەسڵی شەریعەتەکە ئەو هەدەف و ئامانجەی کە هەیەی تەحقیقی ناکە لە پێشە ئەم ئیسلامە کار لەسەر مرۆڤەکە ئەکا چ جۆرە مرۆڤێ پەروەردە بێ مرۆڤ لە ڕوانگەی ئیسلامەوە کائینێکی مەسئولە کائینێکە کە بە ئیرادەی خۆی بە خواستی خۆی ئامادەیە بچێتە ژێرباری مەسئولیەت ئەم مەسئولیەتە یا مەسئولیەتێکی عەقدیە تەعاقودیە لە ئەنجامی گرێبەستکردن لەگەڵ خەڵکێکا یا لەگەڵ مؤسسەیەکا بۆی دروستە بێ ئەم مەسئولیەتە یاخود لەسەر ئەساسی تەمەتوع بە حقوق بۆیە دوو نەزەریە دوو تیۆری ئەساسین لە تەشریعی ئیسلامیە یەکیان تیۆری ماف دووەمینیان تیۆری عەقد ئینسان بۆ خۆی کەیەتە سەرزەوی مەجموعەی خوای پەروەردگار مەجموعەی مافی یاوەتێ ئەم مافانە ئەبێ بۆی دەستەبەر بن بەشێکی خۆی دەستەبەری ئەکا و بەشێکی کۆمەڵگا بۆی دەستەبەرەکەن هەر کاتێ ئەو حەقانەی جێبەجێ کرد و تەمەتوعی پێوە کرد ئەوە گلەیی نییە بەڵام کاتێ پێشێ لەکرێ ئەبێ جیهەتێک ئەبێ ئینسافی باتێ یعنی حەقەکەی بۆ بگێڕێتەوە و کاتێکیش کەم تەرخەمیە لە عەقدەکەیە بۆی دروستە بێ لەگەڵ تەرەفێکە ئەم مەسئولیەتە تەقسیریە یا ئەم مەسئولیەت تەعاقودیە
ئەبێ دەسەڵاتێک ئەبێ پشگیری لێ بکە داکۆکی لێ بکە ئەگەر کەسێک مافێک پێشێلکە یا عەقدێک خەلەل پەزێر بکە لەو کاتەوە بێ نظامێکی سیستمێکی عقوبات و سزامان هەبێ بۆ ئەو کەسانی کە مافی خەڵک پێشێلەکەن یا زادڕەوی لە مافی خۆیان ناکەن یا عەقدەکان لاسەنگەکەن یاخود عەقدەکان پاماڵەکەن یا عەقدەکان ناگەێنە ئەنجامی خۆیان ئەمەیە ئەو سیستەمە متەکامیلەی کە ئێمە لە تەشریعی ئیسلامیایی بینین پێک هاتووە لە مجموعەیەک سیستم یا ژێر سیستم کە پێکەوە لە خزمەتی مرۆڤایەتیان و پێکەوە لە خزمەتی ئینسانان و پێکەوە بۆ تحقیقی مەقاصیدی شەریعە و مەقاصیدی تەشریعی ئیسلامی. بنەمای چوارەم و کۆتایی بریتە لە ڕێعایەت مەساڵح الناس کە پارێزگاری لە بەرژەوەندی مرۆڤەکان. پارێزگاری لە بەرژەوەندی مرۆڤەکان بە پێی گرنگی بریتە لە یەکەمینیان ئەڵزەڕوریات بە پێی ئاستەکان ضروریات ئاسی یەکەم ضروریات ئاسی دووەم حاجیات ئاسی سێم ئەلتەحسینات ئەکرێت پێناسەی ئەم سیانەمان بۆ پێی بەڵێ خۆی زاناکان زۆر بەوردی بە تایبەتی زاناکانی فقهی مەقاصیدی شەریعە باسی ضروریاتیان کردو یعنی ئەو شتەی ئەو شتە ئەسیا ئەو مافانەی ئەو کارانەی ئەو پێداویستیانەی بەبێ ئەوان ژیان ممکن نییە بەبێ ئەوان ژیان ممکن نییە بەڵام حاجیات ئەو شتانن کە ژیان ممکنە بەبێ ئەوان بەڵام ژیان ئەستەمە قورسە بێ تەحسینیاتەوەیە ژیان بەبێ ئەوانە ناخۆشە بێ بەبوونی ضروریات ئینسانە ژی بەبوونی حاجیات ژیانی ئاسانە بێ بەبوونی تەحسینیات ژیانی خۆشە بێ ئەو تەقسیمە لەسەرەوە ئەساسە عەقلیەیە بەڵام ئێستا بۆ دین یەکەم ضروریاتە دین کراوە بە بنەمای وەکو بڵێ بنەمای یەکەم لە ئاستی یەکەمە لە ڕیزی پێشەوەیە چونکە دین یعنی فکر مەولانا جەلالەدینە فەرمێ ئەی ئینسان تۆ هەر فکریت بەبێ فکر ئێسقان و خوێنیت بەبێ ئەگەر ئینسان فکری لێ دارکەی دین و مەبدە و عەقیدە و بیر و بڕوا و هەدەفێکی بەرز کە هەیەی لێی بسەنیتەوە لەگەڵ باقی دروستکراوانی ترە چ جیاوازێکی هەیە بۆیە زۆر گرنگە کە لە ئیسلامە لە تەشریعی ئیسلامیە ئەولەویەتێک و گرنگیەکی تەواو دراوە بەلایەنی فکر و دین یعنی خوزوع تۆ هەر کەسێ بێ هەیە خوزوعی بۆ عینی پیرۆزی ئیسلام هەیە خوزوعی بۆ فکرێکی تر هەیە نابێ ئینسان بە چاولێگەری فکر و دین وەربگرێ ئەبێ بە قەناعەت و بە ئایدیا و بە دڵنیاییەوە وەری بگرێ بۆ ئەوی ئینسانێکی متەزەلزیل نەبێ ئینسانێکی خۆشباوەڕ نەبێ ئینسانێکی چاولێگەر نەبێ خاوەنی شوناز بێت. دکتۆر حوسێن سەبارەت بە ضروریات هەندێک لە زانایان ئەڵێن ئەم ضروریاتە 5 دانەیە ئایا شەرتە ئەم ضروریاتە تەنها 5 دانە بن ناکرێت لە هەندێک سەردەم ئەمە زیاد و کەم کات خۆی لە ڕاستیە بە ئیستیقرا واتە بە لێکۆڵینەوەی پێداویستەکانی ژیانی خەڵک و قوڵبوونەوە لە هەموو ئەو شتانەی کە بۆ ئینسانەکان ضرورن زانایان گەیشتونەتە ئەو بۆچوونەی کە ئەم پێنجەن لە هەندێک عەسرە دانێکی تریشی بۆ زیاکراوە وەکو حیفظ النەسل ئەوە ئیمامی سوبوکی لە باسی ئەکات لە هەندێک قۆناغا دەستکاری کراوە ئیبن تەیمیە هەندێک دەستکاری ئەم ضروریاتەی کردووە بە شێوەیەکی تر تعبیری لێدا لە ئەمە مانای ئەوە نییە یعنی هەر ئەم پێنجەن ضروریان بەڵام ئەم پێنجان یعنی باڵاترین پێداویستەکانی ئینسانن مانع نییە ئەگەر لە سەردەمێکە مرۆڤەکان پێداویستێکی زۆر ضرورتریان هەبوو لەم پێنجە ئیزافەی کەین بۆ ئەمانە بەڵام ڕاستیە هەرچێک ئەوترێ جێگەی ئەبێتەوە لەگەڵ لەنا ئەم پێنجەیە ئێستا بۆ نمونە زانایانی معاصیر بەشێک لە زانایانی معاصیر ئەڵێن حڕیەت ئازادی یەکێکە لە ضروریاتی مرۆڤەکان طبعا شتێکی معقول و جوانە ئیزافەکردنی بۆ پێداویستێ سەرەکی و باڵاکانی مرۆڤ شتێکی گرنگە یان عەدالەت زۆرێک لە معاصرین ئیزافەیەکەن لەوانە شێخ قەرضاوی و ئەحمەد ڕەیسوونی کە ئەمانە دوو زانای مەقاصدین بەتایبەت ئەحمەد ڕەیسوونی ئیزافەیەکەن ئەمە مانای ئەوە نییە بەڵام جێگەی نابێتەوە لەناو مەقاصیدەکانی ترە لەناو ئەم پێنجەی ترا بەڵام
لە ئیستیلاح و لە ئەمانە مشاحنی و ئەگەر زیادیش بکرێ ئەگەر کەمیش بکرێ بە پێی زەمن و عەسرەکە هیچ کێشەیەک نییە بەڵام بە ئیستیقراء و لەما گەیشتونەتە ئەوەی کە باڵاترین پێداویستەکانی مرۆڤ و ضەڕوریاتی مرۆڤ ئەم پێنج کەواتە بەڕەچاوکردنی ئەم بنەمایانە لە کاتی تەشریعی هەر یاسایەک ئەومان بۆ دەرەخات کە یاسا لە ئیسلامە بۆ هەموو کاتێکە بۆ هەموو زەمنێکە بۆ هەموو مرۆڤەکانە و یاسایەک ئەگەر بۆ هەموو مرۆڤ بێت و بۆ هەموو کاتێک بێت و بۆ هەموو شوێنێکیش بێت ئایا ئەکرێت بیان و بێنینەوە بڵێن وەڵاهی ئیسلام ناگونجێت بۆ واقعی خۆمان یان ئیسلام دینێکە تەشریعێکە جێگەی مەترسیە بۆ مرۆڤایەتی دکتۆر سەباح چیاڵی من پێم وایە ئیسلام بریتە لە جیهانبینی و دنیابینی و بەرنامە و مەدرسەیەک بۆ مرۆڤسازی یەکێ لەو لایەنانەی کە ئاینی پیرۆزی ئیسلام وەکو سیستمێکی فکری معالەجەی کردووە لایەنی یاسادانان لە ناو کۆمەڵگادا مجموعەیەک بنەمای داناوە بۆ یاسادانان و مجموعەیەک ئەهداف و ئامانجی داناوە بۆ یاسا لە ناو کۆمەڵگادا بەڕەچاوکردنی ئەوانە ئێمە توانین دڵنیابین لەو یاسایە لەو قۆناغەدا ئایا خزمەت بە بەرژەوندەکانی مرۆڤەکەیان نایکە بۆیە هەر قسەیە لەو بارەوە کە ئەوترێ ئیسلام بەکارێ معسرە نایەت دەلالەتەکە لەسەر دوو تێنەگەیشتن یەکەم تێنەگەیشتن لە ئیسلام دووەم تێنەگەیشتن لە یاسا خۆی ئەگەر یەکێ لە ئیسلام تێبگا ئیسلام شتێکە لە سەرووی دەستوریشەوە شتێکە لە سەرووی یاساکانیشەوە بریتیە لە تەفاعولی ئینسان لەگەڵ وحی ئیسلامەتی بریتیە لە تەفاعولی ئینسان لەگەڵ وحی تەفاعولی ئینسان لەگەڵ قورئان لەگەڵ سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ کەسایەتی ڕەسوولی ئەکرەم بەم جیهان بینیە ئیسلام زۆر شتی پێیە بۆ هەموو مەجالاتی تەشریع دکتۆر کاتەکەمان کەمە دکتۆر حسێن ڕای بەڕێزت وڵای لە ڕاستیە وەکو کاکتۆر فەرمی ئیسلام نەهاتووە قسەی هەبێ لەسەر هەموو وردەکاریەکانی مرۆڤ لەبەرەوە بۆیە ئیسلام بە کەڵکی هەموو سەردەم و ئەسڵ و چەرخێکێت چونکە قسەی لەسەر هەموو وردەکاریەکان نییە بە وەکو وردەکاری ئاوەکو دەق بەس قسەی هەیە لەسەر کولیات یعنی دەقەکان دەقی کولین یا دەقی یاساکانی ئیسلام هەمووی دەقی گشتین لە هەندێشتا ئەچێتە ناو تەفاسیل کە ئەکرێ ئەم شتانە نەگۆڕن وەکو لایەنی عیبادات و لایەنی هەندێک تشریعات بەڵام بە شێوەیەکی گشتی ڕێنمایی ئەدا یعنی بە شێوەیەکی گشتی کۆمەڵە دەق هەن ئەمانە یاسای گشتین بۆیە مشەریع هەر کاتێ بێوێ یاسا هەڵەنجێ سەیری ئەو یاسا و گشتیانە ئەکا سەیری ئەو هێڵەپانانە ئەکا لە شریعەتە بۆیە شریعەتی ئیسلام بۆیە قورئان بۆ هەموو سەرخ و زەمانێک گونجاو و شایستەیە و هەرگیز ئیسلام بڵین مرۆڤێک پەروەردە ناکە و یعنی نابێتە خەتەر بۆ مرۆڤێک بۆ مرۆڤایەتی مرۆڤێک پەروەردە بکاکە لادەر بێت گونجاو نەبێت لەگەڵ کۆمەڵگا و لەگەڵ یاسا و تەشریعەکە. باز دکتۆر حسێن بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمجارەمان لە بەرنامەی ئاسۆکانی زر تا بەرنامەیەکی تر والسلام عليكم ورحمة الله وبركاته.